بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر گفتوگۆکانی نێوان ئێران و ئەمریکا دەکەین کە گەڕی یەکەمی گفتوگۆکان شەممەی ڕابردوو دوێنێ بەڕێوە چوو و ئابڕیار هەفتەی داهاتوو جارێکی دیکە گفتوگۆکان دەست پێ بکاتەوە سەرەسەرەوە دەکەین ئێران و ئەمریکا لەسەر چی ڕێک دەکەون یاخود ئەگەری ڕێکەوتن زۆرترە یاخود جەنگ کاریگەریەکانی لەسەر ناوچەکە چی دەبێت لە ناویشاندا لەسەر عێراق چی دەبێت و خودی دۆناڵد ترامپ چی دەوێت و ئێرانەکانیش چیان دەبێت لەسەر ئەم پرسانە دەوەستین لەگەڵ بەڕێز مامۆستا وشار عومەر عەلی ئەندامی جبهەتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و شارەزای کاروباری ئەمریکا. مامۆستا بەخێر بێن، سوپاسیامە دەبوون دەکەین. سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا بەر لەوەی کە بچینە سەر گفتوگۆکان باسێکی ترامپ بکەین، 3 مانگە هاتووەتە سەر حکم، بڕیاری زۆریدا لە بواری سیاسی بێ، سەربازی بێ، ئابووری بێت، چۆن دەی تێبگەین لەو 3 مانگەدا کە لە خولی دۆم هاتوۆتە سەرکار بەرنامەیەکی تایبەتری هەیە لە خولی ڕابردوو؟ بەڵێ تاوان لە ڕابردووە زۆر جار کە هەڵبژاردن لە ئەمریکا ئاکرات لە ناوەندە سیاسیەکانە گفتوگویەوە کرا کە سەرۆک زۆر گرنگ نییەش هەیە، دیموکراتە کۆماریە هەندێک کاریگەری هەیە، بەڵام لەبەرەوەی لە ئەمریکا دامزراوە هەیە. بۆ نمونە وەزارەتی دەرەوە هەیە، وەزارەتی بەرگریە دەستگا هەواڵگریەکان هەیە، ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی هەیە. بڕیارەکان دیار بوو چۆنە درێت و چۆن کاریگەری لەسەردا بنرێ، بەڵام ئێستا بۆی تێبگی کە ئەمریکا بەرەو شوێ ڕوا ئەبێ هەڵبیت هەوڵی تێگەیشتن لە دۆناڵد ترامپ دەی کە زۆر جار وا دەرەکەوێت کە پێشبینی ناکرێ یاخود ئاڵۆزە، بەڵام لە بنەمادا هەموو ئەو شتانی ترامپ ئەیکات چ پێویست بە ژیانی تایبەتی خۆی چ سیاست ڕێشێکی تاریخی هەیە. بۆ نمونە ئەم ئێستا کار لەسەر گۆشەگیری ئەمریکاکە کە دوای ئەمە دۆخێکە لە دوای یەکەم جەنگی جیهانیەوە ڕوویە کە ویلسن خۆی ئەنی بەشدار بوو لە دروستکردنی کۆمەڵی نێتەوەکانە، بەڵام دوای کۆنگرێس بڕیایدا ئێمە کاری دەست ناخەین ناو کاروبار ناچین نامشتانەوە چکە کێشەکانی ئەوروپا کێشەی ئێمە نین. دۆناڵد ترامپ ئێستا زۆر بەوازحی ئەڵێ ئەوەی لە ئەوروپا ئاگوزارێ مشکلەی ئێمە نییە، ئەوروپا 40-50 ساڵە بە بەلاش لەسەر پشتی ئێمە ئەڕوا و بۆ بەرهێنان ناکە لە بەرگری خۆیان ئێمە دیفاعمان لێ کردووە، بۆیە ئێستا هی ئەوەی خەمی خۆیان بخۆن و جێگرەکەشی زۆر بە ئاشکرا کە چووە کۆنفرانسی ئاسایشی مونیخ ئەوەی باس کرد. لایەنێکی تری دروشمەکەی ئەو چییە؟ دروشمەکەی ئەو ئاشتیە لە ڕێی هێزەوە. ئەمە دروشمی ڕۆناڵد ڕێگان بوو لە هەشتاکانە لە ڕۆبەڕۆبوونی سۆڤێتە بۆی ئاشتی هەبێ ئەبێ تۆ بە هێزبی. یەکێکی تریان کە ئەوە ڕنگدانەوەی ژیانی تایبەتی خۆیەتی، هیچ شتێک لای دۆناڵد ترامپ بەلاش نییە. یعنی ئەمریکا لە ڕابردووە هێزی ئەنار دیفاعی لە شوێنێک لە نەتەوەیەک لە وڵاتەیە کرد قەت داوای پارەی ناکرد. ئێستا ئەمەڵێ هیچ شتێک بەبێ بەرامبرێ. بۆ نمونە ئەڵێ ئێمە چەتری ئەمنی ئێمە یابان و کۆریای باشوور و ئەوانە هەمووی پارێزیە، ئەبێ ڕۆلیان هەبێت لەوە پارە بن بۆ ئەوروپا، بۆ وڵاتانی عەرەبی و کەندا و هەمان شتەڵێ بۆ ئوکرانیا. بەڵێ یعنی هەموو شتێک مامەڵەیە. ئەوەت بۆ کەم چیمەیەتێ لە بەرامبەر ئەوەیە. اینجا ئێستا ئەگەر بتەوێت بڕۆیت دامەزراوەکانی بیرکردنەوە لە ئەمریکا کە ژماریان زۆر زۆرە لە کۆنگرێس لە وەزارەتی دەرەوە تێبگەی، بۆ نمونە ئێستا ئەو گفتوگویی کە هەیە ئەوەی لەگەڵ بۆ نمونە ئیسرائیل و حەماسە هەیە بۆ ئەگربەست، ئەوەی لەگەڵ رووسیا هەیە، ئەوەی لەگەڵ ئێرانە هەیە، ویتکۆفێکە کە هیچ پلەیەکی ڕسمی نیە، تەنها نوێنەری سەرۆکە کەسێکی بازرگانە. لە دۆخێکی ئاساییە وەزارەتی دەرەوە کەسانی شارەزا لە فایلی ئەم وڵاتانە و ئەم دۆسیانە ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا کە ینی بڕیار بەدەستەکان کۆ ئەکاتەوە کۆ ئەبنەوە لەگەڵ سەرەوە گفتوگۆ ئەکەن، بژاردەکان ئەخرێتە بەردەستی بڕیاری لێیە. بەڵام ئەمە دۆناڵد ترامپە، ینی بۆ نمونە ئەمڕۆ ئەڵێ لەگەڵ رووسیا دۆخەکە باشە، ینی ئەڵێ ئەگەر ئەوە نەکا ئابڵقی بەسەر هاسە پێنم. هەمان شت بۆ دۆخەکانی تر. لەبەرەوە ئەگەر بتەوێت لە دۆناڵد ترامپ تێبگەی هەمە بێ سەری ڕابردوو بکەی هەمیشەوەیە کە پاڵنەری ئەم بەهێزکردنەوەی ئەمریکایە بە هەموو ئەو ڕخنانی کە هێزکردنەوەت کرد و باسی گۆشەگیریش کرد. گۆشەگیری ئەمریکا بەهێز دەکات بۆ نەپەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ئەوروپا ئێستا جۆرێک لە بێ متوانەی دروست بووە لەگەڵ ئۆکرانیا. ئەمریکا ئەگەر تەماشا بکەی ئێستا قەرزەکەی نزیکی 36 تریلیۆنە. 36 تریلیۆن دلار. بەڵێ تەنها ئەو پارەی کە وەکو قازانجی قەرزەکەی ئەیە گەورەترە لە بودجێ وەزارەتی بەرگری. و ئەمە کێشێکی زۆر زۆر گەورەیە. ینی ئەمریکا لە هەموو دنیاە بنکەی هەیە خەرجیەکی زۆر زۆرەکە ئێستا ئەو شەڕە بازرگانیشی دەستی پێکردو و پێناستی گومرکی کەدایەنا ئەڵێت بۆ نمونە ئەمە لەگەڵ چینە بازرگانیەکەین، ئێمە کورتهێنانمان هەیە لەم بابەتەیە لەگەڵ وڵاتانی دیکەشا بە هەمان شێوە.
هەرچەنە ئەمە بەهۆی ئەو زەختی دروستی کرد لەسەر بازاڕی ئەمریکین 5 تریلیۆن زیانیە لە ماوەی چەند ڕۆژەکە پاشەکشەیەکی ئەوەی کردووە و کۆمەڵێک شتیشی با بڵێن بەدەر کردووە لەو باجە گومرکیانە تەلەفۆن و بۆ نەکۆمپیوتەرەوەوانە چکە هەمووی لە چینەوە دێت و دروست دەکرێتەوە ئەوانە ژێرخانەکەی لەوێ هەیە بەڵام ئەو بۆ چمانایەک دێ بۆ مانایە دێت دۆناڵد ترۆمپ پەڵێت بۆ نمونە ئێمە پێویست ناکات لە شەڕ ڕابین لەگەڵ رووسیا لەگەڵ ئۆکرانیا رووسیا ئەبێت نزیشی ئەمە بخۆی هێنری کسنجەر لە ئیدارەی ریچارد نیکسنە یەکێک لە گەورەترین گۆڕانکاریەکان لە سیاسەتی ئەمریکایە کە بووە پایەیەکی گەورەی بەردەوامی سیاسەتی ئەمریکاوە بوو کە ڕکابەرەکانی دایم نزیکتر من لە ئەمریکا لەوەی کە نزیکن لەیەک بۆ نمونە چین و سۆڤێتی پێش و کێشیان هەبوو لە ڕووی جیۆپۆلیتیک و لە ڕووی زۆر شت هەبوو کە کێشیان هەبوو بەڵام لە ڕووی ئایدۆلۆژیش و هەندێک کەموکری و باڵی کێشە لێنان هەبوو کیسنجەر لەگەڵ ریچارد نیکسن بەرنمەیەکیاندانا لەگەڵ چین دەرگایان کردەوە نزیک بوونەوە لە هەردووشیان لە یەک کاتە بۆی ئەوان بەیەکەوە یەک نەبن ئێستا لەم دۆخی چەند ساڵی ڕابردووە چین و رووسیا پەیوەندەکانیانە جگار قوڵ بۆتەوە ینی کە سەرۆکی چین ژی جینپینگ چوو بۆ رووسیا لەخوا حافیزیە بە پوتنی وت ئەم سەدەیە گۆڕانکاری و ئابینین کە لە تاریخا نەبووە ینی ئەیانەوە دەستکاری سیستەمی جیهانی بکەن ئەم شەڕە لە ڕووکەشە شەڕێکە لەسەرەوەی ئەمریکا چی ئەکا و چی ئەوێ بەڵام لە بنەمادا لە دوای ڕوخانی سۆڤێتەوە سیستەمی جیهانی تاکجەمسەری بوو هەتا توانی بڵێ 2015 کە رووسیا لە سووریا و لە ئۆکرانیا تەحەدای با بڵێن ئەمریکای کرد دگەی خڕمی گرت هاتە سووریا ئەمریکا نەیتوانی ڕێگری لێ بکە لەو ڕۆژە بە دواوە قسەی من نیە تەمە قسەی کەسانی شارەزای لەوانە جۆن بێرشایمەر کە یەکێکە لە دیارترین تیۆریزانەکانی سیاست نێودەوڵەتی لە ئەمریکا لە ئینی واقعگەراییە رووسیا چین وڵاتانی ئەم ناوچەیە بە ئێرانیش ئەنێ دەستکاری ئەم سیستەمە بکەن بیکەنە سیستەمێکی فرەجەمسەری کە ئەمریکا تەنها بڕیاردەر نەبێ لە کاتێکە لە دوای نەوەدەکانەوە بۆ ئەمریکا هاتە ئێرە ناوچەی دژەفرینی بۆ ئێمە دروست کرد کەس نەیتوانی هیچی پێ بڵێ عێراقی ڕۆخان کەس نەیتوانی هیچی پێ بڵێ ینی چی بیویستایە بەدڵی خۆی ئەی کرد بەڵام ئێستا کە ئەو دۆخی کە هاتوتە پێشەوە ئەو سیستەمی ئەمریکا خۆی دروستی کرد لە دوای دووەم جەنگی جیهانیەوە سیستەمی ئابووری نییە بانقی بازرگانی نێودەوڵەتی ڕێکخراوی بازرگانی نێودەوڵەتی هەموو ئەمانە خۆی دایناوە ئێستا یەک بەیەشی ئەم نۆرمانە لە ناوە بە ینی ئەوەی کە سیستەمێکە بوو لە دوای دووەم جەنگی جیهانیەوە کۆتایی هاتووە ئەمە دانپیانانی هەموو سەرکردەکانی ئەوروپایە هەرچەنە ماکرۆن چەندین ساڵە ئەم قسەیە ئەکە کە ئەوروپا بێ خەمی خۆی بێ خۆی ڕێکخاتەوە بۆی بتوانێت بەرگری لە خۆی بکە بەڵام ئێستا ئەڵمانیاش بەریتانیاش هەموو گەشتنێتە ئەو باش بەس گفتوگۆکان لەگەڵ ئێران ئەوەش پێویستە بەوەی کە پێشتر گفتوگۆی پێنجایدیەک بوو بەس ئێستا ئەمریکا خۆی بە تەنیا گفتوگۆ دەکات لەگەڵ ئێران و چۆن ینی پێشبینی دەکرا کە ڕۆبەڕۆبوونەوە شەڕ ڕوو بدە چۆن گەشتەوەی کە گفتوگۆ بکرێ ڕۆزڤێلت کە سەرۆکی ئەمریکا بە لە کاتی دووەم جەنگی جیهانی ئەڵێ دایم بەهێمنی قسە بکە بەڵام قامچیەک یاخوددارێکی زۆر گەورەت پێ بێ ینی لە سیاسەتی نێودەوڵەتیە نزاراوەیەکی پێڵەن کاروت ئەنستیک بڵین گوێزەر و قامچی یان پارەیە تێ یان جۆرێک لە ڕازیەکە یانێ بە لێ بەهێز بەکارەهێنیت ئەمریکا ئەو ڕێکەوتنە ئەتۆمیکێک کرا لەگەڵ ئێران و پێنج وڵات کۆیەکی کە تۆ باسە کرد لە 2015 کۆمەڵێک ئامانجی زۆری ئەمریکای بەدیهێنا کە ئێستش ترۆم هەمان شتەڵێ ئەڵێ بەس ئێران من ئەمەوێت چەکی ئەتۆمی نەبێ ئەو ڕێکوتنامە ئەوەی مسۆگەر کرد بوو ئەوە بە دانپێنانی ئاژانسی وزەی ئەتۆمی نێودەوڵەتی نەک تەنها بە قسەی ئێران خۆیان بۆ نمونە بەڵام دۆناڵد ترۆمپ حساسیەتێکی زۆری هەبوو لەگەڵ ئۆباما یعنی یەکێک لە سەبەب ئەساسیەکانی ئەو ڕێکوتنامی هەڵوەشانەوە جگەل لەوەی زەختی لۆبی ئیسرائیلی لەسەر بوو چونکە ناتەنیاهو هەر کاتی خۆشی زۆر دژی ئەو ڕێکەوتنە بوو کشایەوە ینی لە ڕێکەوتنەکە لە 2007 بەڵێ بەڵام ئەگەر تۆ باسی خولی یەکەمی ترەمپ بکە خولی یەکەمی ترەمپ جۆرێک لە گفتوگۆ و نامەگۆڕینەوەی لەگەڵ کۆریای باکوورا کرد کۆریای باکوور عاقڵ بوون تێگەشتن لەوەی ترۆمپ حەزی لە ماستاوکردنە ینی سە بۆ نمونە شینزۆ ئابێ بەداخەوەی ترۆر کرا سەرۆکی وەزیرانی پێشووی یابان یەکی بولەوانی زۆر سەرکەوتوو بوو لە ئیدارەکردنی پەیوەندەکانی لەگەڵ دۆناڵد ترۆمپە بەردەوام گۆڵفی لەگەڵا کردو یاری لەگەڵا کردو لەگەڵ یەچوە دەرەوە ئێستاشەکە تێبینی کابینەکەی بکەی شتێک هەیە کە دیاردەیەکە لە ئەمریکا نەبووە یعنی گەورەترین هەڵا ئەکات ترۆمپ دوایی کە بڕیارەکەی گۆڕێ هەموو دەوروبەر و وەزیرەکانی ئەکەون وەصف و پێهینێکی بە هەڵدانێکی سیر پێیانی ئەڵێ لە وڵاتێکی دیکتاتۆریە چۆن وەزیرەکان کۆ بنەوە سەرۆک بە بلیمەت و ئیسە بۆ ئەم پێناسەی گومرکی سەپانی ئەو هەموو زیانیدا پەشیمان بووە لی جارێ ڕاگیرەوە یەکەم ڕۆژەی گفتوگۆ نییە دانوستان نییە هەر وڵاتێک نییە وا
هذا التعبير شيء بكرنا يبنات وين ليرة دوباره كينوا بلام دوای کە بزانی زیانەکەی زۆرە بەتایبەت ئەمریکا قەرزێکی زۆری لە بازاری بۆندایە ئەمە یابان دەستی کرد بە فرۆشتنی ترسی دروست کرد لەسەر ئەمریکا کەچی هەموو وەزیرەکانی هەموو بەرپرسەکانی وتەبێژی کۆشکی سپیانون نەخێر ئەم هەل لە ئەساسە نیەتی ئەوە بووە کە بزانێت کێ دۆستە کێ دۆژمنەوە چین گۆشەگیر کات لە ئەساسا مەبەستەکەی ئەوە نەبوو ئەم شتە بباتە سەر تەنها قسە بووە لەبەرەوە ئەوەی کە پەیوەندی بە ئێرانەوە هەیە پێم وایە ئێرانەکان تێگەشتون لەوەی عینادیکردن لەگەڵ ترامپان نەتیجەی نییە ترامپ شت زۆر زۆر بە شخصی وەرەگرێت یعنی کەسێک لە نەوەدەکانە لە هەشتاکانە شخصی شتێکی بەرامبەر کردبێت هەوڵی تۆڵەکردنەوەی لێیە ئێستا بۆ نمونە تەماشاکە هیچ سەرۆکێک ئەمەی نەکردووە یعنی ئەوەی کە پێڵن سکیورتی کلێرنس هەموو کەسێک کە سەرۆکە وەزیری پێشووە بەڕێوەبەری CIA ئەمانەیە ئەتوانن کۆمەڵە دۆکیومنتی نهێنیە دایم ئەم ئەکسسیان هەیە هەمووی لێسنەوە لە بایدن لە هەر هەمویان شتەکەی شخصیە من ئەنی شتێکم جارێکی ئەمە کوتێبینیەک بینی قاسم سلەیمانی پێشەوەی تیرۆر بکرێت کۆمنیوکی فراوان هەبوو نازان لە چ پارێزگارێکی ئێران بوو هەر ڕەشەی کرد لە ترۆم کە سەرۆک کۆمار بەرامبەر تۆ نییە من بەرامبەرتم وا یعنی هیچ گومانە نەبێ ئەوانەی دەوروبەری چوون ئەم ڤیددیویان پیشان ناوە کەم کابرای بێ ڕێزیت پێەکە چۆن تۆ لە گەڕەکە مناڵێک ئەبێتە شەڕیان بورە مایکەکەت مناڵێک ئەبێتە شەڕیان وەڵامی یەکتری ئەێنەوە ئاسا وەڵام یەکتری ئێدنەوە ئەمیش یعنی شتەکە وایە پێم وایە ئەم جارە تێگەشتون سوود لەو نمونەی کۆریای باکوورن کۆریای باکوور بۆ یەکەم جار سەرۆک دانیشت لەگەڵ کۆریای باکوورە چووە ناو خاکی کۆریای باکوورە بۆ ماوەیەکی کەم لە دواییە ڕێش نەکەوتن و زیانیشیان نەکرد بڕیاری ناوەندی سیاسی ئێران بەڕابەریشەوە ئەوەیە کە لەگەڵ ترۆمپا بڕۆن لەگەڵ ئەم پرۆسەیە بڕۆن طبعاً ئێران بۆ بەناوبانگن کە پشوو درێژن بۆ بەناوبانگن کە لە دانوستانە وردن ئەزانن چی ئەکەن بەڵام لە هەمان کاتیشە ئەو دۆخی ناوچەکە کە ڕوویدا و ئێران جۆرێک لە لاوازی ڕوبەڕووی جۆرێک لە لاوازی بۆ تۆ کاریگەری هەبووە بە کورتی و پوختی لە تجربەی 4 ساڵی پێشوو بە ئێرانی وت فشارەکان زۆرترە بێت لەسەری و ئەم جارە چونکە ئێران زۆر نزیکە لە دروستکردنی چەکی ئەتۆمی و پێشتر لە ڕابردووە بڕیاردەران ئێرانیان و ئێمە بە هیچ شێوە چەکی ئەتۆم دروست ناکەین ئەوە فتوای ڕابەرە ئێستا کەسە دیارەکانیان لەوانە لاریجانی چەند ڕۆژە دووبارەی کردووە کە ئەگەر ناچارمان بکەن ئێمە بەرەو چەکی ئەتۆمە ڕۆین ئێران چەکی ئەتۆم دروستکات کۆی منتیقەکە تووشی ئاڵۆزێکی ئەجگار گەورە بێ تورکیا دەسی بۆوە بە سعودیە دەسی بۆوە بە ئەم وڵاتانی دیکەی کەندا و دەسی بۆوە بن و لە حاڵەتی دروستبوونی شەڕێکی کە لەم چەند ساڵی ئەم شەڕە هەیە شەڕێکی بابڵێنەوەی پێڵە شەڕی ئاسایی کۆنڤێنشنەڵ وۆر بە موشەکە کریا و کاتە چەکی ئەتۆمیێتە ناو هاوکێشەکەەوە لەبەرەوە ترامپ تێگەشتووە لەوەی ئەگەر ئێستا ئێران نەوەستێنێ بە ڕێگەی گفتوگۆ ناچارە بێت لە ماوەی داهاتووە هێرش بکات بەس بڵین ئەو گفتوگۆیە تەنە لە قۆناغەدا کە لە عومان بەڕێوە چوو سەڵتەنەتی عومان تەنە لە سەر بەرنامەی ئەتۆمیە و بۆچی قسە لەسەرەوەی بۆچی ناڕاستە و خۆش ینی لە دیبلۆماسیدا گفتوگۆی ناڕاستە و خۆ چۆنە جیاوازی چییە لەگەڵ ڕاستە و خۆیەکە و جیاوازی زۆرە هەرچەنە لە قۆناغی پێشووە ئەو گفتوگوانە بەتایبەت جەواد زەریف پەیوەندیکی باشی هەبوو لەگەڵ ئیدارەی ئۆبامای لەوانە جۆن کێری زۆر شتی نیێنیش دواتر بڵاو بۆ لە پەیوەندەکەیان کە قوڵ بووە خۆشی لە ئەمریکای خوێندی بیت تێگەشت لە عەقڵی ئەمریکیشین بەڵام لەبەرەوەی ڕابەری ئێران گفتوگۆی کردووە و لێدوانیا وەڵە ئێمە گفتوگۆ ناکەین دانوستاندن ناکەین ناتوانن ئەم دووڵاتە و پەیوەندیەکانیان لە هەفتاونەوە کە دیبلۆمەتکارانی ئێران دەستگیر کردن لە باڵۆسخانە ئەم پەیوەندی ژەهراوی بووە زۆر محاولە هەبوو ڕەفسنجانی هەوڵیا خاتەمی هەوڵیا بەوتە بەناوبانکەی دایلۆگی شارستانیەکان دەست پێ بکەین لە ئەفغانستان ئێران هاوکاری ئەمریکای کرد لە عێراق سەرەتا هاوکاری کرد بەڵام لە ئەمریکا هەمیشە بەشێک لە بڕیاردەرەکان هەبوون کە پێیان وایە بۆ ئێران ئەبێ بگۆڕێت ئەبێ ئەو سیستەمە بگۆڕێت و بەشێک لە شێوەکان ئەو ڕژەمە بڕۆخێنرێت جاوی جێگەی سەرنجی شەخۆی پەیامەکان لە ڕێی ئیماراتەوە نامۆ شتەکان ڕۆشت ئێران لە ڕێگەی عومانەوە وەڵامیایەوە پەیوەندی نێوان ئەوە جگە لەوەی عومان بەردەوام ئەم سەڵتەنەتی عومان ئەم ڕۆڵەی هەبوو لە ڕابردووە پەیوەندیی قوڵیان هێگەڕێتەوە بۆ سەردەمی شا لەگەڵ ئێرانە و استراتیژیشە پەیوەندەکەیان وڵاتێکی بێلانیش بەڵێ گفتوگۆ ئەگەر ڕاستەوخۆ بێت عادەتەن لە دۆخێکی ئاساییە ئەوە ڕووەتە بەڵام لە داهاتووە ڕەنگە بچێتەوە ئاستە بەس لە ئێستاە دیارە نەیان ویستووە جاوەکو وتشم هیچ لەم پرۆسەیە لە ئیداری ترامپ شتێکی ئاسایی و تەبیعی نییە ینی تۆ
بۆ ئێستا ئێران وەزیری خارجی ناردووە مەفروزە بەپێی پرۆتۆکۆڵ و دیپلۆماسی وەزیری خارجی ئەمریکا لێ باڵێن ترامپ نوێنەری تایبەتی خۆی ناردووە قسە لەو وەرەگرێ وەک ئەشتوانن ینی کاریگەری دانن لەسەر ڕێیەکانی سە بۆ کە سەردانی پوتنی کردبوو پوتن نێدەی تایبەتی ترامپ بەڵێ ویتکۆف پوتن دووشتی پێوتە بوو دوای باسی کرد دیار بوو زۆر مەمەسیەوەی تەسیر کاتە سەر کەسایەتی دۆناڵد ترامپەکەم وتبووی کە تەقەی لێکراوە چکە بە هاوڕێمە چووم لە کلێستا دوعام بۆ کردووە پوتین دوعای بۆ کردبێ بەڵێ پوتن لەوەیە زۆر وردە دووهەمیش وێنەیەکی زۆر جوانی خۆی چکە ترامپ زۆر معجیبی خۆیەتی وێنێکی زۆر جوانی خۆی بۆین کردبوو بۆی نردبوو بە دیاری لەو ماوەی پێشوە گەورەترین کێشەی دروست کرد ترامپ لەسەرەوەی لە یەکێک لە ویلایەتەکان وێنەکەی هەڵباسرا بۆی وێنەکەی من جوان نییە ئەوەی ئۆباما ئان جوان ئەوە کراوە ئەبێ لای بەرن طبعا پوتن ئەوەی کردووە لەگەڵ بوشیشە ئەیزانی بوش کەسێکی دینیە چکە خۆی باگراوندی هەواڵگری هەیە کێجیبی بووە ینی وتبووی ئاگرێکی گەورە کەوتوتەوە تەنها خاچێک لە هەموو ئەگری ماڵەکەی ڕزگاری بووە و خاچە بە دیاری بۆ نم بۆ بوش چکە ئیزانێ بوش دیدگایەکی دینی هەبوو لەبەرەوە ئەم یاریانە زۆر ئەم گفتوگویانە زۆر زۆر ئاڵۆزە بەڵام ئەوەی کە ناڕاستەوە خۆیە سەبەکەی وێ ئێران بەشێکی وێ کات بکوژێ ترامپیش چون کەوتوێتی من ئەگەر ئێران ڕێکەوتن نەکات ناچارم پەنا بۆ بژارتێ دربم ئامادەیە ئەو گفتوگویە بکە بەرنامە بەس لەسەر بەرنامە ئەتۆمیەکەی نەخێر لەسەر چییە سەرەتاکەی ئەوەیە خۆی بەڵام خۆناغیەکەی سەر تایبەتە بەرنامێتەوە زانی کاک حەکیم ئاسایشی ئیسرائیل شتێک نییە جێگەی مشتومە بڕبێ لە ئەمریکا یعنی تۆ سێری 40-50 ساڵی ڕابردوو میسر چەند شەڕی کرد لەگەڵ ئیسرائیل ناچار دوایی لە 79 ڕێکەوتنامی کام تەیفدی کرد ئوردن ناچار ڕێکەوتنی کرد چێ مابوونەیە کرد بۆ نمونە سووریانەیە کرد بینیمان دۆخی سووریا چی بەسەر سەدام پەلاماری یا بە چەند موشەکێک لە شەڕی کەنداوە بینیمان نەتیجەکەی چی بوو ئەوەی ئەم جارە ئێران کردی یەکێک لە شتە گرنگەکانی ئێران ئەوە بوو ئێران ئەوەی کە پێوترا استراتیجی ببوورە ئارامی یاخود پشتدرێژی استراتیجی سیاسەتی خامنەی ئەمە بوو کە خۆی ڕاستەوخۆ نەچێتە شەڕەوە لەگەڵ ئیسرائیل بەڵام ئیسرائیل زۆر زیرەکانە ئەم جارە ناتەنیاهو بە تایبەتی ئێرانی دووسێ جار بردنەوە ئەم شەڕ ڕاستەوخۆیەوە ئێران ناچار بوو سەدان موشکی نابە ئیسرائیلەوە ڕاستە زۆر جار ئەوە هەڵسەنگانەکەەوە ئەکرێت کە زیانی نەبووە خەڵکی نەکوشتووە ئێران دیارە مەبەستی نەبووە خۆی هەندێک زیان هەیە بیگەێنێت چکە ئیزانی ڕەدی ئیسرائیل قورسرە بێ بەڵام مەترسیم بەرنامە موشەشەکەی ئێران هیچی کەمتر نییە لە بەرنامە ئەتۆمیەکەی بە بڕای من دوای ئەو ڕووداوانەی کە لە دوای 7 ئۆکتۆبرەوە ڕویانەوە و ئیسرائیل و ئێران ڕوبەڕوو یەک بوونەوە ڕاستەوخۆ موشکی بارستی بەڵێ ینی قۆناغی یەکەم بەس گفتوگوی ئەتۆمیە دانەوێت بەس ئێستا قسە لە سەروێ ئیدارەی دۆناڵد ترامپ دەیەوێت ڕژیم بڵین ڕژێمی ئێران بڕوخێنێ یان دەوێت بەرنامە ئەتۆمیەکەی بۆ موشەکە بالیستیەکەی ئەوانەی سنووردار بکە هیچ هەوڵێکەیە بۆ ڕوخاندنی یاخود گورزی سەربازی شەڕی ئێران و ئەمریکا دروست بێ ئەگەرە خۆی لە حەقیقەتدا ئەمریکا هیچ بژاردێکی باشی نییە ئەگەرز لێ بە موشک لێ با لە بەرنامە ئەتۆمیەکەی بات ئێران نەتوانین لە ماوەیەکی چکە عیلمەکەی هەیە زانستەکەی هەیە کەسەکانی هەیە ئەگەر لە بەرنامە ئەتۆمیەکەشی با کە زۆر پرۆسێکی ئاڵۆسە بە ئیسرائیل بەتەنها ناتوانێت چکە زۆربەی لەژێر زەویایە لەژێر چیاکانایە بۆ ماوەیەکی زۆر کە مەتوانێت ئێران ڕاگری لەوەی کە چەکی ئەتۆم دروستکە خۆی وڵاتان بۆ چەکی ئەتۆم دروستەکەن بۆ ئەوەی کە پارێزە کۆریای باکوور شەکی ئەتۆمی وەکو زەمانێک دروست کرد بۆی کەس نتوانێت پەلامایدا بۆ چونکە تەجروبەی عێراقیان لە بەردەستا بوو تەجروبەی لیبیا بەرنامەی شیمەیە ئەتۆمی هەبوو خۆبەخشانە وازی لێهێنا لە 2003 بەڵێ دواتر دوای ڕوخانی سەدام خۆبەخشانە وازی لێهێنا لە ڕێکوڕەکەیەوە سەیف ئیسلام ئەو گفتوگویانەی کردو لەگەڵ بریتانیا ئەوروپا پێنی بەڵام نەتیجەکەی چی بوو ئێرانیش ئەمنی قەومی ئەمریکا پاراستنی وڵاتەکە و سیستەمەکەیە لەبەرەوە ئەگەر لێشی با ماوەیەکی کە مەتوانێت دوای بخە ئەمە یەک دوو ئەو هاوکێشە نێودەوڵەتیە کە ئێستا رووسیا بۆ نەچین ئەوە هاوکاریەکەکەن بە هین لەو ڕۆژانەیە ئۆکرانی ڕاگەرە کە سەربازی چینیشیان گرتووە یاخشتووە لە ناو خاکی خۆیانە یعنی ئەو هاوپەیمانی ئێرانیشی تایە کە هاوپەیمانەیە کە سەر ڕای گومانەکان لە بینی رووسیا و ئێرانە بە درێژەی تاریخ ئەم دووڵاتە چکە دراوسی یەک بوون
پەیوەندەکانیان ئاڵۆزە جواد زەریفی شلەوانی پێ وایە لە رووسیا هیچ سوودێک نابێنرێ ئەبێ ئێران ڕوو بکات ئەوروپا و ئەمریکا بۆ هەموو لە ڕووی سیاسی و ئابووری و هەتا دوایی بەڵام پەیوەندێکی ئەجگار قوڵیان هەیە لەبەرەوە ئێران بەتەنها نییە وەکو عراقی 2023 وەکو قەزافی 2011 هەتا دوایی سێ هەم سیستەمی ئێران ڕوبەڕووی قەیرانی ئەجگار گەورە بۆتەوە بەڵام جگە لەوانەی لە ئەنگری ڕژێ من زۆر کەمن لەوانەی ئێران کە خەڵکی ئێرانن پێیان قبول بێ وڵاتێکی تر بێ وڵاتەکان داگیرکە ئەو باسیەوە ناکەین لە ڕووی لۆجستی ئەو قەرزەی کە باسمان کرد ئەمریکا ئێستا 36 تریلیۆن قەرزارەی چییە؟ شەڕی عێراقی شەڕی ئەفغانستانە هی ئەو دۆخە بۆ کە لە ناوخۆی خۆیان ڕوبەڕووی قەیران بۆتەوە لە 2008 و هی دۆخی ئابووری هەتا دوایی کە زۆربەی دامەزراوە ئابوووریەکانی ناچار بوو پارەیان باتێ بۆی دانەڕوخێن لەبەرەوە لەگەڵ ئێرانە بژاردی باشی نییە ینی ئەنجا ئێرانیش بە تایبەتی بۆ مۆزوعی وزەی ئاسایشی وزەی نێودەوڵەتی چ لە وڵاتانی کەندا و چ لە دورگەی هورمزە و لە دەریای بابڵین سووریش ئەتوانێت کێشی زۆر گەورە دروستکە ئێستا ئەگەر بە وردی بچیت دۆخی ئەمریکا و ئەوروپا بخوێنیتەوە لە دوای شەڕی ئۆکرانیا و رووسیاوە ژیان ئێجگار قورس بووە هەموو شتێک گران بووە هەڵاوسان ئێجگار بەرزە بۆ نمونە لە ئەمریکا و ماوەیە ئەوەنە هێلکە گران بوو کە ترۆمپ وعدیە هێلکە هەرزانکە ئێستا بڕۆ سەر یوتیوب دەیان راپۆرتی CNN و کەناڵەکانی تریای خەڵک مریشکیان هێناوە بخێوەکەن بۆی هێلکەیان هەبێ و بەکاری بێنن ئەنی ژیان بۆ خەڵکی ئاسایی ئەوە جگە لەو برینی کۆمەڵێک خەڵکی دەرکردنی خەڵکێکی زۆر لە حکوومەت و لە ئیشوکارەکانە لەبەرەوە بژاردەکان لەگەڵ ئێرانە ینی چ شەڕ بێ چه ئاشتی بێ ئاسان نییە و ئێران پەیوەندی بە بڕوای من پەیوەندی بەوە نییە سیستەمەکە ئەم سیستەمە یا سیستەمێکی ترە بەرنامەی ئەتۆمی ئێران شابناغەکەی دانا ئەلبەت لەسەر ئەو بنەمایی کە وزەی پێویستە نابێت هەموو نەوت بەکاربێنێت لە داهاتووە نەوت کۆتاییەت ئەبێ بۆ نەوەکانی داهاتووی بهێڵێتەوە ئەو پەیوەندی لەگەڵ سووریا هەبوو لەگەڵ سەڵتەنەتی عمان هەبوو کاتە چەپەکان یاخی بوون لە یەمەنەوە شاه سوپای نەرد بەهانایانەوە ڕزگاری کردن و پاشی کردەوە پەیوەندەکەی ئەو کاتەیە پەیوەندی جیۆپۆلیتیکی ئێران لە ناوچەکەیە کاریگەری کێچکار گەورەی هەیە کەنداوی فارسیێکە کە لەو شوێنانەی بە درێژایی تاریخ شەڕی لەسەر بووە چکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژئاوا و ڕۆژهەڵات بەیەکەوە ئابەستێتەوە زۆربەی شەڕەکان لەم ناوچەی ئێمە ینی خۆ بەگاڵتە نییە هەموو ئیمپراتۆرێتە بەهێزەکان کە توانیویانە حکمی عالەم بکەن بێ هاتوونەت ئێرە بە ئەمریکاشەوە کە دوای شەڕی کۆیت و نەوەیەک هاتە ئێرە زۆر بە قورسی هاتە ئێرە ئێستش بۆ قورسای لێرێ بنکە سەربازیەکانی هەیە کە ئەکرێ بکرێنە ئامانج لە هەمووی مەترسیدارتر لێدان لە بنکە ئەتۆمیەکانی ئێران و دامەزراوە ئەتۆمیەکانی ینی هەموو منتیقەکە ژەهراویەکە ئەو وەزیری سەرۆک وەزیران وەزیر دەرەوەی قەتەر ئەو ماوەی پێشووی لەگەڵ دەستگا ئەمریکەکانە باسی کرد وتی ئێمە ڕێک لەو بەری کەنداوی فارسەوەین ئەمانە لێ بدرێ ئەوەی کە پێوترێت ڕادیشن ئەو مادین ئەتۆمە تشک دەرەکان بەڵێ زۆر زیانی ئەبێت بۆ کۆیت بۆ ئیمارات بۆ قەتەر بۆ بەحرین ئەی بۆ خۆمان بۆ عێراق وەرێمیش ئەوە هەر بۆ ئەوە بەڕاستی دیراسی ئەوم نەکرۆ بەسم ئەوەیە ئەم بابەتانە بابەتی ئاسان نین کە وەکو وتیشم هەموو ئەو کەسانی شارەزان ئەڵێن لێدان لە ئێران بۆ ماوەیەکی کەم ئەتوانێت بەرنامە ئەتۆمەکەی ڕاگرێت ئەگەر تا ئێستا بەجددی هەوڵی نەدا بێت چەک دروستکە و ژێرخانی دروست کرد بێ عیلمەکەی کۆ کردبێتەوە موشکی دروست کردو خۆی شکی ئەتۆم گرنگەکە هەرەوە نیە دروستیکەی ئەبێ سیستەمێکی مشکی بتوانانی بیگۆزیتەوە بۆ ئەو وڵاتی کە مەبەستە بیکەیتە ئەنجام هەموو ئەم شتانە ئەچێتە ژێر چوارچێوەی ئەو چەمکەی کە لە سیاسەتا پێڵنی بەڕێزمام سەوشێر پێ دوایە ڕێکەوتن دەکرێت یاخۆ جەنگێک ڕوودا ئەگەر ڕێکەوتن بکرێ بۆ منە کاریگەریشی لەسەر چی ناوچەکە چی دەبێ یاخود پێ دوای ڕێکەوتنامەی ئەتۆمیەکە زیندوو بکرێتەوەی 2015 کە وتت لەبەر باراگە ئۆباما دۆناڵد ترامپ ڕقی لێ بوو ئەگەری هەیە ئەوە بکرێت من ڕێی خۆم وایە ترامپ ئەوە قبوڵەکە بەڵام ئێستا ئیدارەی ترامپ وۆڵتس کە ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ترامپە ئەڵێ ئێمە ئەمانوێت ئێران بەرنمەکەی هەڵوەشێتەوە وشەی دیسمانتڵ یعنی جاران ئەمریکا مەرجەکەی ئەوە بوو کە لەژێر چاودێریە بێ و ئاشتی بێت چکە مافی ئاشتی ئەتۆمی دراوە بە هەموو وڵاتێک بۆ وزەی کارە بەڵێ بەڵام ئێستا ئەوان ئەگەر ئەو مەرجیان هەبێ کە ئێران هەمووی هەڵوەشێنێت و ئێران ملیارەها دۆلار و بەرهێنانی کردووە لەم پرۆسەیە ئێران باجی زۆر گەورەیاوە ئەو ئابلوقانی سەپێنراوە لەسەر ئەم بەرنامەیە یعنی تقریبا جۆرێک لە خۆکوژی سیاسیە بێ ئێران بەوە ڕازی بێت بەڵام من ئەو سیناریۆی ئێستا ئیبینم
نزیکە لەو سینناریۆی لەگەڵ رووسیا ڕوویە. ینی چۆن لەگەڵ ینی ترامپ پێشوی بێ بەسەرۆک ئەی من بم بەسەرۆک بە 24 ساعت شەڕی رووسیا ئۆکرانیا وەستێنم. بەڵێ ئەو 3 مانگیشە باش هەر بەردەوامەوە چی ڕوویدا؟ ئۆکرانیا وتی باشە منە چمە ژێرباری ئاشتی و ئاگربەست بەس ئەبێ زمانی ئەمنیم هەبێ کە بەیانی دیسان وەکو دوای 2014 پەلامەر نێهاتەوە کاتە ڕێکەوتنامەی مینسکرا ئەڵمانیا و فەڕەنسایتیا بوو لە بلا رووسیاکرا. ترامپ و جێگرەکەی چیان کرد لە بەرامبەرە کە لە زلنسکی چوو بۆ کۆشکی سپی گەورەترین بێڕێزی هات دریان کرد لە بەرچاوی هەموو عالەمە. ئینجا پوتن چی کرد؟ پوتن تێگەشت لەوەی ئەگەر ڕەتی دۆناڵد ترامپ بکاتەوە بۆیە ئێران سوودی لەو سیاست وەرەگرێ وەکوتم ئەوە قورسە بێ بۆ ترامپ چکە ترامپ وا دەرەکەوێت لاوازە لە چاوەڕێی عامە کە ئەمی زۆر لای ئەو زۆر پێی ناخۆشە خۆی زۆر بەسەرکردێکی بەهێز زانێ و زۆر معجیبی بۆ نەسەرکردە بەهێزەکانیشە بۆ نمونە زۆر وەسفی ئەردۆگانەکە. پوتن چی کرد؟ تی باشە وەرن گفتوگۆ بکەین ئەو شتانەی کرد وەکوتم وەسفی کرد و وێنەی کێشراوە بۆی نرد و چوم دوعام بۆ کردووە لە کڵێسا بۆی هیچی لێنەیە کە تەقی لێکراوە جۆرێک لەو ئەوەی هین کردووە کە لە ڕووی شخصی ئەم پەیوەندی بپارێزێت چکە لەگەڵ دۆناڵد ترامپە کەی تۆ پەیوەندی لەگەڵ ئەمریکا باشە کە پەیوەندی لەگەڵ خۆی باش بێ. بۆیە لە سەرەتای قسەکان هەوتم جاران دامەزراوە هەبوو دوو وڵات چەند ناکۆکییان هەبووە بۆ ئەمریکا لەگەڵ تورکیایە کۆمەڵی دامەزراوە هەبوو ئەم دوو وڵاتی بێکەوە بەستن. بەڵام ئێستا ئەگەر ترامپ خۆی پەیوەندی لەگەڵ سەرۆک یا سەرۆک وەزیرانێک خراپ بێ ئەو ینی پەیوەندی ئەمریکا خراپە لەگەڵ ئەو وڵاتەیە. بۆیە پوتن چی کەوتی باشە وەرن لە دەریای ڕەشا ئێمە ڕێکەوتنیکی سنوورداری ئاگربەستەکەین بۆ 30 ڕۆژ لە کاتێکە خۆی هەر لە دەریای ڕەشا وەختی وەزعی خراپە هەر لە دۆڕانایە بۆ نمونە. بۆیە ئێران تەسەورەکەم بۆ ئاراستە بڕها کە دۆخەکە هێمن نەکاتەوە ئامادە ئەبێ گفتوگۆ بکات لەسەرەوەی هەندێک لە گروپەکانی واز لە چەک بێنن واز لە پەلاماردانی ئیسرائیل بێنن بۆ نمونە. لە هەمان کاتە ئەمریکا تەمان زەختەکە بۆی ئیسرائیل بگا بە ڕێکەوتنی شوێنە لە غەزە هەرچەنە خۆی ڕێکەوتنەوە کرا بوو دۆناڵد ترامپ ئاڵۆزی کرد بۆی خەڵکی غەزە هەموو بگوازرێتەوە خستێ مێشکی ناتەنەوەی هیوایەتی شتێکی وایە خۆی شتێکی وایەتی. بەڵام تجروبەیەکمان هەیە 2003 کە لە عێراقترا ئەو کاتە جەواد زەریف باڵوێز بوو لە نەتەوە یەکگرتوەکان ئێران دۆکیومنتێکی چەند لاپەڕەیی یا بە ئیداری بوشی ئەو کاتە بوشی کۆڕ ئەڵێ ئامادەم بەرنامەکە ئەتۆمیەکەم بە تەواوی بکەم بە بەرنمەیەکی ئاشتی پەیوەندی سیاسی و ئابووری لەگەڵ ئەمریکا دامەزرێنمەوە ڕۆڵم لە منتیقەکە ئیجابیە حیزبوڵڵا شەکەمە هێزێکی سیاسی مەدەنی ئەم دۆکیومنتە ئێستا هەیە. بەڵام ئەو کاتە ئیداری بوش محافزکاری نوێەکانی تیا بوو دیک چینی و ڕەمزفێڵد وانە وڵفود هەموو ڕەتیان کردەوە. بەمانایەکی تر ئێران کە زەختەکەی لەسەر زۆرە بێ نەرمیەکی استراتیژی ئەنوێنێ ئەوەی کە خامنەی پێڵەن نەرمی قارەمانانە نەرمشە قەهرەمانانە خۆیان بفارسی بۆ ئەوی کە ئەم دۆخەتیان پاڕێنن چکە ڕەنگە پێیان وایە دۆناڵد ترامپ ئەرە و ماوەیە ماوەیەکی تەرکیزی چکە ناتوانێت ترامپ ئەم هەموو تەرکیزی هەبێ ئەم هەموو شەڕە بکە لە ناوخۆ کێشەی زۆر هەیە و هەڵبژاردننی با بڵین کۆنگرێس بەڕێگەوەیە بۆ 2 ساڵ بە جارێک نیوەی یەک لە سەرسی سیناتۆرەکان و هەموو ئەندامەنی ئەنجومەی نوێنەرانە گۆڕێک کە کۆنگرێس بدۆڕێنێ سەرۆک خۆیان پێڵەن وەکو مراویکی قاچکاوە لەیم دەک یعنی هیچی پێ ناکرێت بەبێ کۆنگرێس ناتوانێت لەگەڵ رووسیا لەگەڵ ئەوروپا لەگەڵ چین لەگەڵ ئێران لەگەڵ هەموو ئەم وڵاتانەیان شەڕ بکات. بۆیە تەسەورەکەم استراتیژی ئێران هاوشێوەی ئەو استراتیژی پوتن نەبێت کە دۆخەکە هێمن کاتەوە ئاستی ئەو حساسیەت و گەرمیە لە قەیرانەکەیە خاو کاتەوە بڵێ ئامادەین بۆ گفتوگۆ بەڵام بڵێن ڕێکەوتنیشی هەمەلایەنە بکرێت وەکوی 2015 توزێ قورسە. باشە بەس وەکو ڕوخانی ڕژێمەکە نانەوێت ئێستا دێرەی دۆناڵد ترامپ لەم بارودۆخە ڕژێمەکە بڕوخێنێ یەکێک لەو شتانەی کە جۆرێک لە دوو پێوانەی یاخود جۆرێک لە دووفاقیە لە ناو دۆناڵد ترامپە هەتا دۆناڵد ترامپ سەرۆکەکانی پێشتر لە دوای دووەم جەنگی جیهانی و یەک سەرۆک نییە شەڕی نەکرد بێ لە ڤیەتنام بووە هەتا عێراق و ئەفغانستان دۆناڵد ترامپ تەنها سەرکردەیەک بوو شەڕی گەورەی نەکرد و خۆشی وا پێناسا ئەگەر من پیاوی ئاشتیم لەبەرەوە دۆناڵد ترامپ ناچار نەبێ شەڕ ناکە کێش لە ناو ئەمریکایە بڕیاری شەڕەدا هەر سەرۆک نییە دامەزراوەکان کە جێبەجێەکەن دۆناڵد ترامپ متمانی بە هیچ کەسێک لە بڕیار بەدەستەکان و دامەزراوەی پێڵەن دەوڵەتی قوڵ دامەزراوەکانی ئەمریکا لە CIA لە بەڕێوەبرایەتی ئاسایشی نیشتیمانی لە پێنتاگۆن لە وەزارەتی دیفاع لە وەزارەتی دەرەوە سیری کەوانەی کە کردوونی بە وەزیر بۆ نەوەزیری دیفاع پێشەری تەلەڤیزیۆن بووە بەس لەبەرەوەی وەفای بۆ خۆی هەیە چکە جاری پێشوو
زۆر جار ئەو کەسانە هەوڵیاندا بەردامەکان و پلانەکانی بەلا ڕێدا بەرن لەبەرو ئەم جارە کەسانێکی داناوە چیان پێ بڵێ بیکەن بەس کەس نەزانێت دۆڵام ترامپ ئەزانێت کە خەرجی شەڕ لەگەڵ وڵاتێکی وەکو ئێرانە ئێجگار قورسە بێ و لەو گفتوگوانشی لەگەڵ پوتنا بە تەلەفۆن هەیبووە مۆزوعی ئێران باس کراوە پوتن بە هەموو شوێک پێی وتووە کە شەڕ لەگەڵ ئێرانە لای ئەوانیش قبول کراو نییە لەبەرەوە ئەوەی کە بڵیت لە ئێران بدرێ و ڕژێمەکە بڕوخێنرێ ئێجگار قورسە هەرچەنە سینناروی ئێرە ئەمریکا و ئیسرائیل ئەوە بووە کە لە ناوخۆ دۆخێک دروستکەن میلەتەکە وەکو هەفتاونۆ لەو خۆپشانانەی پێشتر هەبوو لە ئێران چەند جارێک ڕویان ناوە لەم دە 15 ساڵی ڕابردووە ئەوە بێتە پێشەوە بەڵام من بۆ خۆم پێم وایە زۆر قورسە دەستکاریکردن و گۆڕینی ئەو سیستەمە لەبەرەوە ئێران کە دروست کرایەوە دوای هەفتاونەوە بەنەوەیەک دروست کراوەتەوە زۆر قورسە شۆڕش و کودەتای بەسەرا بکە یعنی دەرسیان وەرگرت لە تەجروبەکەی خۆیان تەجروبی وڵاتانی تر کە عادەتەن تۆ شۆڕشەکەی پێچوانە شۆڕش دەست پێ دەکاتەوە زۆر قورسە دەستکاری بکرێ و ئێرانیش ئەگە بەراوردی بە عێراق ئەمریکا هاتە ئێرە سەدامی لابرد بەڵام دوای پێی کۆنتڕۆڵ نەکرا ئێران هەر دانیشتوانەکەی پێنج قاتی عێراقی ئەو کاتەیە ڕوبەرەکەی ئێجگار فراوانە و دۆست و هاوپەیمانیشی هەیە و هێندە پشتیوانی حکوومەت و ڕژێمەکەش هەیە سەرڕای ئەو هەموو قەیران و باڵێن هەژاری کە بڵاو بۆتەوە کە بتوانێت دیفاع لە خۆی بکات لەبەرەوە پێم وایە ئاخر بژاردە کە ئەمریکا بەکاری هێنێ شەڕە بەتایبەت دۆناڵد ترامپ هەنچەنە ئەوە بژاردە یەکەمە لای ناتەنیاهو 15 ساڵە خەونێتی شەڕێک دەست پێ بکات لەگەڵ ئێرانە و ئەمریکا بێنتە ناو شەڕەکە ئەو ڕۆژی کە لە کۆشکی سپی باسی گفتوگۆی ڕاستە خۆی کرد پێی ناخۆش بووە بەڵێ بەڵام دایانەوە شەڕ بکەیت باش بەس کاریگەری لەسەر عێراق چی ئێستا ئەگەر شەڕ بکرێ یاخود نەکرێ ئەو گفتوگۆیانە کاریگەری هەیە لەسەر عێراق ئەگەر کاریگەریە چییە چۆن خۆی کاریگەریەکەی هەبووە ینی تا ئێستا بۆ نمونە ئێمە بینین لەوەتی دۆناڵد ترامپ هەڵبژێراوە گروپە چەکدارەکانی ئێرە ینی هەر چوونەتە دەرەوە لە شانۆی سیاسی زۆر خۆیان دەرناخەن بۆ نمونە بەراورد بە پێشتر کە هەر ڕەشەیان نەکرد ئێمە بیرمانە هەموو ڕۆژێک پەلاماری هەولێریانەیە میخەکانی ئەمریکا نەکرد ئەمریکانی ئەم گروپە چەکدارانە هەر ڕۆژێ ناوێکیان لە خۆیانەنا هەموو ڕۆژێک درۆن و هەنێن ئەنا بە هەولێرەوە ڕاستە ئەوە زیانی مادی ڕەنگە زۆرینە بەڵام بۆ ئێمە سەرێشێکی زۆر گەورە بوو بۆ هەرێمی کوردستان چکە وێنەی کوردستان وێنەی سەقامگیری هەیە لەبەر ئەو کاریگەری هەبووە لە ڕووی ئابوووریەوە ئەو سیستەمەی کە لێرە جێبەجێ کرا ئەمە لە سەردەمی بایدن دەستی بکرێ ئێستا بەردەوامە بەتایبەت ئەوەی کە شتەکان بە بانقی بکرێ ینی پێشتر هەموو شتێکی عێراق بە کاش و نەقد بوو ئێران زۆر ئیسفادەی لەوە ئەکرد ئێستش ئەوە نییە بنەبەرکرابێ بەڵام دیارە پارەی عێراق هێتەوە عێراق پارینەوتەکە چۆن نەڕات چی ئەڕوادنی گەندەڵی تیا ئەکرێت ئێران ئیسفادەی لێەکە بەڵام بەو ڕێژەی پێشوو نییە کە بە ملیارەها دۆلار دیار نامە و ئەمە بۆ عێراقیش باشە بۆ هەرێمی کوردستانیش باشە کە سیستەم بەرەو سیستمێکی شەفاف و بانقی بڕات چکە فێڵکردن لەوەیە هەیە بەڵام نەک بۆ ڕێژەیە کە بناقد بێ بەس دەگەر ئێمە لە سەروبەرنی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیشین لە مانگی 11 هیچ گۆڕانێک بەڕێوە لە عێراق وەکو لە سیستەمی حکومڕانی ئەمە چۆنە کارگەری ئەم کێشانەی کە هەیە بەڵێ خۆی زۆر جار ئەوە ئەوترێ عێراق کە موکڕی زۆر زۆرە بەڵام بەراورد بە وڵاتانی منتیقەکە سەرڕێ ئەو هەموو شەڕ و شۆڕی کە هەبووە هەڵبژاردنەکانی لە کاتی خۆیان کراوە چەندین سەرۆکوەزیرانی گۆڕیوە لەبەرەوە بۆ کورد گرنگترین شت کە پەیوەندی بە ئاسایش و ئەمنی قەومی ئێمە هۆبێ ئەوەیە کە ئێمە پارێزگاری هیچ نەوێت لە دەستورەکە وەلەو نیزامە پەرلەمانیە بکرێت چونکە هەر گۆڕانکاریە توانەیە پێی وایگەر عێراق بڕوخێمە قازانج دەکەن لەو بارودۆخە شەڕێک ڕوودا یاخود شتێک خەیاڵ پڵاویە یعنی تۆ بەراورد کە بە ڕۆژاوە ڕاست ئەوان بە فەرمیدانیان پێرەنرا بوو لە سەردەمی ئەسەدا کەس ناچوو بەلایەنە دۆخیان زۆر زۆر باشتر بوو لە ئێستا پشتیوانیش هەبوو ئێستا کە جۆلانی هاتووە دۆخی کورد ئالۆزە یعنی هێشتا هیچ دەستورێکیان نووسیوەتەوە خۆی کردووە بەسەرەوە کابینەی داناوە حسابی بۆ کەس نەکردووە ئێمە شەرعەتی وەرگرتووە ئێستا ڕۆژێ لە وڵاتێکە ئەم وڵاتانش بەرژەوەندی خۆیان پێش کورد دەخەن تەبان پێشتر دۆخێکی تر هەبوو ئەگەر تەماشا بکەین لە 58ەوە کە کودەتا بۆ لە عێراق و سیستەمی پاشایەتی ڕووخاوە هیچ کاتێک گۆڕینی ڕژێم یاخود کودەتا و شەڕ بە بەرژەوەندی کورد نەبووە چونکە هەمیشە کوردی گرتووەتەوە ینی خۆ ئەمەی کە ئێستا ئەڵێن وابێت کاتی خۆی 68 کە بەعسیەکان هاتنەوە سەر حکم و قسەی باق و بریقاداریان نەکرد بۆ کورد و ڕێکوتنامی ئازارکرا هەمان شت هەبوو لەبەرەوە زۆر هەڵەیەکی استراتیجیە
کە تۆ پێت وابێ ئەم سیستەمە ئەم نیزامە ئەم دەستورێکە لە کاتێکان نووسراتەوە کورد بەهێز بووە ئەوروپا ئەمریکای لە پشت بووە ئێستا نە عێراقەکان ئەوە لاوازن ئەو کاتە هیچیان پێگەیان نەبوو پارتە سیاسەکان هەمویان لە دەرەوە هاتنەوە کورد پشتیوانی ئەکردن کورد هێزی ڕێکخراوی چەکداری هەبوو هەتا دوایی و یەکگرتوش بوو ئەو کاتە ئێستا کورد خۆی لاوازە پەرتەوازەیەوە ئەو شەرعیەتی لە ناو چاوی خەڵکە ئەو کاتە هەیبوو دەستی یاوە لەبەرەوە گۆڕانکاری لە عێراقا ئەڵێت ئەوات بە شتێک نەخوازی کە تواتر ئەوە ئەبێ بەڵام گۆڕانکاری ئەوەی کە تا ئێستا هەیە فشارەکان بۆ ئاراستەی عێراق بێلایەن بێ کە ئەمە بڕیارێکی زۆر گرنگی استراتیجیە عێراق پێویست ناکات خۆی بقاتە شەڕی ناوچە منتیقەکەەوە بە تایبەتی کە 40-50 ساڵ لە شەڕا بووە دوو سیستەمی ئابوووریەکەی شەفاف بکرێەوە ئەمریکا لەبەرەوەی ئەتوانێت زەختکان لە کەرتی نەوت و زەختکان لەوەی کە دۆلار لە ئەمریکاوە ئەگەڕێتەوە زەخت کە ئەم بابەتە بە شەفاف بێ و بە سیستەمی باقی خەڵک لە دەرەوە شت بکرێ و بێت و بڕات و هەتا دوایی و لە ناوخۆشە منی وادارم بۆ ئاراستە بڕوا سێ مەوزوعی حەشدی شعبیە کە بەڕاستی سەرێشەیەکی گەورەیە دەیان گروپە بودجێکی زەبەلاحیان هەیە و کەسیش نازانێت لەژێر فەرمانیشیان لە ڕابردووە دیارە چی لێری چکە ئێستا پرۆژه یاسایەکی ناروتە پەرلەمانی عێراق ڕەنگە بەهێزتری بکە ئەنی بە پێی و پرۆژه یاسا بێ بانکیان هەبێ پرۆژەی ئابووریان هەبێ ئەو پرۆژەیە کە ئێستا لە پەرلەمانی عێراقە وا بڕیارە خوێندنەوەی دۆمیشی بۆ بکرێ ئەمە لەو نمونە ئاچێکە کاتی خۆی لە لوبنان کرا ینی ئەیانوێت جگە لەو بنەما قانونی کە بۆیان دروست کرد لە کاتی فتواکەی سیستانیە بیکەنە بەشێک لە دەوڵەت چکە هەموو کەسێک ئەزانێت لە عێراق و لە دنیاە ئەم هێزانن لەژێر دەسەڵ بەپێی قانون لەژێر فەرمانی سەرۆکوەزیرانان بەس تۆ بیردە لە سەردەمی کازمیات چەند جار پەلاماری ماڵەکەی کازمیانە لەبەرەوە ئێران خۆشی ئەو زەختەی کەم کردو لەسەر گرروپەکان پێم وایە لەسەر زاری قانی و ئەویان گەیاندووە ئێمە هێمنیمانەوێت لەو دۆخەیە چۆن لەگەڵ ینی حزبڵیان هەن ئەو ڕێکەوتنی کرد هەرچەنە دۆخێکی ئەزگار خراپە بۆ حزبڵا و زیانی زۆر گەورەی کرد بەڵام ڕوخانی ئەسەر شتێک بوو زیانێکی وای گەیاندووە ئێران ئەیەوێت بچێتەوە سەر سیاسەتەکەی پێشتری پێش 2023 کە لەم منتیقەیە زۆر کاریگەری نەبوو هیچ نەبێت بەنیەت ئەوە پیشان بە وڵاتان ئەوێ ڕۆڵێکی ئیجابی هەبێت باش سێخولەکەمان ماوەکو کورد ینی هیچی دەست دەکەوێت یاخود ئەو باردۆخی کە هەرێم تێدا لە ناوخۆ ئەو بمێت و زیانی زۆرێدا ئێستا بنونە سەرڕایەوە کە تێبینیە بوو لەسەر هەڵبژارنەکان بەڵام حکوومەت پێک نایە پەرلەمان پێک نهاتووە ناکۆکی هەیە هیچ سیستەمێک ناتوانێت بەردەوام بێ پشتیوانی خەڵکی نەبێ هەرێمی کوردستان کۆمەڵی خاڵی لاوازی هەیە لە ڕابردووە ئێمە هەمومان پێشنیار کردو نەخشە ڕێگامان بۆی هەبوو یەکەم تۆ سوپایەکی ڕێک و پێکردنیە لە ڕووی سەربازیەوە ئێستا شەڕ ئەمەنە پێشکەوتووە دوای ئەم شەڕی ئۆکرانیا و فەڵستین و ئیسرائیل و ناوچەکە تەکنۆلۆژیا شەڕ ئێجگار گۆڕاوە ئەنی ئەو شەڕی بەرێن نەماوە درۆن و موشک و کۆمەڵی تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتوو هەیە کە بەداخەوە ئەمریکا پرۆژێکی استراتیژی بۆ ئەمە هەبوو بن ڕەش نووسەکەی کۆپیەکەم لایە کە هەتا 2024 هێزی کوردستان یەخەن بیکەنە هێزێکی نیشت تا 2024 بەڵێ کاتەکەی تەواو بوو بۆ ئەوە یاداشنامەی لێکتەگەیشتیان ئیمزا کرد پێنتاگۆن لەگەڵ وەزارەتی پێشمەرگەی ئێمەیە هەرچەنە ئەمریکەکان بێزارن بەڵام تا ئێستا دەستیان بەرنەیەوە لەو پرۆژەیە بێزاری لە یەکێتی و پارتی کە ئامادە نین بۆ ئاراستە بڕۆن کە ئەمریکا ئەڵێت سوپایەک نیشتیمانیتان بۆ دروستەکەین ئێوە بڕیارە سیاسیەکە بن پارەتانێنێت چەکتانێنێ ڕاهێنانتان پێکەین بیرتانە لەو ماوەی پێشە کۆمەڵێ موشکی دوورهاوێش درا بە تۆپی دوورهاوێش درابین هەلبوسی کردی بە هەرا بە پێشمەرگە کە چەندین ساڵ بوو لە بەغا ڕایگیرا بوو بەمانایەکی تر کەس ناوێت ئەم هێزە ببین بێ ئەمریکاش ئامادە نییە هێزی پێشکەوتوو بە حزبەکان و کۆمەڵە تەقینەوە کرا لە کۆگای چەکەکانی ئەمەیە من پێم وایە هیچی سوتفە نەبووەوە ئەو وڵاتانە چەکیان نا بە کوردستان بۆ شەڕی داعش بەشێکی فرۆشرایەوە پێم وایە تەقێنرایەوە هەرچەنەوە معلوماتی تەواو نییە چونکە نانێ ئەم چەکانە لە دەستی شەخص و حزبا بێت یعنی ئێستا تۆ لە عێراقا بتوێت توانین تانکیش بکڕیت میلان بکڕیت چی کە چەکێک بێت ئەمە خاڵێکی لاوازمانە خاڵێکی لاوازمان ئەو دابوشبوونە سیاسیە کە لە شەرەفخانەوە لە شەرەفنامەوە تایەتی هەرچی شعرمان هەرچی نووسەرمان هەرچی سیاسیمان کورد پێویستە یەک بێ لە شتە استراتیجیەکانە ئەم چونکە هەر یەکبوونێک کە ئێستاش هەیە هەر گفتوگۆ دایلۆگێکی هەمووی تەکتیکیە کەسی سیقەی بە کەسی نییە هەمووی هەوڵەدات ڕێکوتنیکی تەکتیکی بکە بۆی بەرامبەرەکەی بخات لە کوردستانێکی پارتی واکەن لەگەڵ لایەنەکانی تری بۆ نەگۆڕانەوەیان کرد بەڵام شتێکی ئیجابی کە هەبێ ئەوەیە کە ئێستا جۆرێک لە گفتوگۆی عام لە نێوان ئێمە و ڕۆژاوا و باکوورە هەیە کورد ئەتوانێت فاکتەری ئاشتی بێت 100 ساڵە وا ناوی ڕۆژتۆ کورد شەڵکەری باشە ئێمە توانین بیسەلمێنین فاکتەری ئاشتی بین لە دنیایەکە کە لە گۆڕانکاریی گەورە و شەڕێک و ناسەقامگیریی زۆرە پێویستمان بە ئاشتی ئێمە وەکو میلەت و ئەوانە
بەڵام ئەتوانم بڵێم لاواسرین خاڵی ئێمە کە زیانی درێژخایانی ئەبێ جگەل لە گەندەڵی و خراپەکاریەکان ئەوەیە کە پشت کراوە لە پرۆسی دیموکراسی کە لە ئایندەیە کۆی ئەو پرۆسەیە کە هەیە خاتە مەترسیە. سپاس دەکەین مامۆستا هۆشیار ئۆمەر عەلی سپاس بۆ ئێوەش. سپاسی ئامادەبوون دەکەین. شانینە. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس باوکاران، خواتان لەگەڵ.